بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئۆپەراسیۆنی سەربازی تورکیا بۆ سەر خۆراوەی کوردستان دەستی پێکردووە سەر لێوارەی ئەمڕۆ ئۆپەراسیۆنەکە دەستی پێکردووە ئۆپەراسیۆنەکە بە شێوەی بردومانی ئاسمانی و تۆبارانە بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوای کوردستان و پێی دوای ناماری هێزەکانی سووریای دموکراتیش تاوکو ئێستا 11 کەس گیانە لەدەستداوە کە هەشتیان مەدەنین. ئەم ئۆپەراسیۆنە کۆمەڵە کاردانەوەی نێودوڵەتی بە دوای خۆی داهێناوە، بەڵام کاردانەوەکان تەنها لە ئاستی بەیاننامەدەن و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانی و چەند وڵاتێکی تریش داوای کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیان کردووە سەبارەت بە پرسەکە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ تاوتوێی ئەم پرسە دەکەین بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هۆزان عەفرینی، نوێنەری هاوپەیمانی نیشتیمانی دموکراتی سووریا لە هەرێم، هەروەها دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی ستراتیژی. کاک هۆزان بەخێر بێن، ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئۆپەراسیۆنەکە تەنە بە شێوەی بڵین ئاسمانی تۆباران بووە تاکو ئێستا نەگەشتە ئۆپەراسیۆنی زەمینی بۆ سەر ڕۆژاوای کوردستان. سەرەتا ئێمە ئەو ئێرێشە شەرمەزار دەکەن کە ئێرێشێکی نەیاساییە نەقانونیە سینووری نێودوڵەتی بەزاندنە. ئەوە یەک. ئەوەی دووهەم شەهیدکردنی خەڵکی مەدەنی بە تایبەت سڤیل و کوچکردنی سەدان خەڵکی سڤیل ئەمڕۆ کە لەسەر ئەو سنوورانە بوو ئەوەی کە لە داهاتوو گوهارتنێکی دیموگرافی دروست بکەن و عەرەب و تورکمان لەوێ نیشتیجی بکەن بداخەوە ئەوە دەست پێکردوونە. پێم وایە ئەو ئۆپەراسیۆنی داگیرکردنە یەک. ئەوەی دووهەم ئۆپەراسیۆن بوو ئەوەی کە لە ناوبردنی ئەو دەستکەوتەکانی کە هەبوو هەموو کەس زانێ ئەوە لە ڕۆژاوای کوردستان 35,000 کیلۆمتر مربع لەژێر دەستی کورد بوو و ئەمڕۆ ئێمە دەبینن وردە وردە بە دەستی تورکیا دەیەوێن ئەو ناوچانە داگیر بکەن. یعنی پێم وایە ڕژیمی سووریا بەشدارە، یعنی بوو بەشدارە ئاگادارە و هیچ ناکە. یعنی بوو نمونە عفرین خۆی لەژێر دەستی تورکیە تا ئێستا بە فەرمی لە ئومم متحیدە لە هیچ کۆبوونەوەیەکی ڕژیمی سووریا داوای نەکردووە کە عالەم فشار بخەن سەر تورکیا ئەنسیحابی بکە لە عفرین. ئەمەش هاتنی تورکیا بوو نمونە تەماشاکە ڕژیم چی ئەڵێ ئەمڕۆ؟ ئەڵێ هەسەدە ئاگر بەرداوا بۆ ئەو ناوچەی کێڵگەی نەوت لەلایەکی دیکە ئەڵێ هەسەدە سەدەمی ئەم سەبەبی ئەم شتی کە ئێستا ڕوو دەدێتەوە. جارێک یعنی ئەم شانە دیارە و ڕژیمی سووریەش ینی بە تەواوی خۆی زەلەل نەکردووە، یا لەگەڵ ئەمە بە یا لەگەڵ ئەمە بە، یا لەگەڵ تورکیا بە یا لەگەڵ کورد بە. بەڵام تا ئێستا بە سەرباری ئەوەش ئێمە داوامان کرد لەگەڵ ڕژیم دانشن بۆ ئەوەی کە ڕژیم هەڵویستیا بێ، بەس بەداخەوە دیارە ڕژیم هەڵویستی نییە. بوو لەبەرەوەی بە فەرمی داوای دو توێژ و دانوستانی لێ کردووە لەبارەی پاراستنی و ناوچانە و چارەسەری کێشەی کوردیش لە سووریە. خۆی ناوچەکە زانی چۆنە ئێمە زۆر جار داوامان کرد کە دەربارەی کێشەی کورد دەربارەی پاراستنی دەستکەوتەکان ئێمە لەگەڵ ڕژیم ڕێکەون. بوو ڕێکەوتن لەگەڵ ڕژیم عیب نییە. بوو لەبەرەوەی تا ئێستا ڕژیم لە ئومم متحیدە لە نەتەوە یەکگرتووەکان ئەندامی فەرمیە، یعنی ئەمریکا و دنیا عالەم هەموو شەرعیەتی ئەیان بە ڕژیم. بۆیە وەکو چۆن لە هەرێمی کوردستان ئەمڕۆ کە بەغا هەموو شتەکە ئێمەش دیمەشق مافی ئێمە ئەتوانن لێ بکەن، بەڵام بەداخەوە دیمەشق دەسڵاتی نەمەوە هەموو رووسیایە. رووسیاش لەگەڵ ئەمریکا سووریادا بەشیان کردووە بۆ دوو بەش. بەڵێ ئێستا سووریای ڕۆژاوا هەیە، سووریای ڕۆژهەڵات هەیە. سووریای ڕۆژئاوای فراتە، سووریای ڕۆژهەڵاتی فراتە کە دەستی ئەمریکادایە. ئەمە واقع کە ئێستا بوو نمونە رووسیاش و ئەمریکاش بڕاستی ئەتوانم ئەو شتە بڵێم رووسیا ویستی عفرین بۆ خۆی بێبێت، یعنی بە ئارەزوی خۆی جموجۆل بکە لە عفرین و بەکاربێنێ کە بینیت کورد ڕازی نەبوو بە تورکیا گوتی وەرە فەرموو خۆی ڕزگار کرد. ئەوە یەک و سەفقەیەکی باش بغازی طبیعی
لەگەڵ تورکیا بۆ تێپار بکە بۆ ئەوروپا سەفقایەکی باش وەریگرت رووسیا. ئەمە یەک. ئەوەی دووەم ئەمریکا بۆ ئەوەی تورکیا ڕازی بکەێت ئێستا لەوەنەی هەندی ناوچەی سنوور ڕادەستی تورکیا بکات. ترامپ خۆی بڕاستی بەداخەوە ترامپ کەسایەتێکی بازرگانە لە سیاست بڕوا ناکەم ئەو سیاسی کە وەکو کە پێویست بکەێت بەڵام بازرگانێکی باشە ئەتوانێت بازرگانی بۆ خۆی و بۆ ئەمریکاش بکات. ئەوە دیارە ئەوە برید ماگرگوژی هەمان قسەی گوتی وتی لە سیاست تێناگێ ترامپ ئەو ڕۆژە. باشە تۆ لەگەڵ میلەتی کورد شەڕی داعش کرد ڕاستت ئەڵێ ئێمە چەکمان داوە پارەمان پێدا کاکە باشە تۆ چەک داوە ئێمە خوێنمان داوە خوێن لە چەک وە لە هەموو سەروەرەکانی ئەمریکا کە مەسلەی مادی هەیە ئێمە خوێنمان ئەرزان نییە خوێنی شەهیدمان 11,000 شەهیدمان داوە. ئەو 11,000 شەهید ترامپ ئەبێ لێبوورین لەگەلی کورد بکات. داوای لێبوردن بەڵێ ترامپ تاوانی کرد بەو قسەیە تاوانبارە بڕاستیژی دەبێت من خۆم لە ئێستاوەشی ئەعلان دەکەم ئەبێ ترامپ لێبوردنی لەگەلی کورد بکات لەبەر ئەوەی تاوانی بە دەرحەقی خوێنی شەیدان کردووە. وەکو بەکرێگیرا و سیرکردنی کووردە ینی وەکو ئەمە ینی ئەم قسەیە وەکو ئەوە کوردی بەکرێگرتە بێ ینی کە دەڵێمە پارە و چەکمان پێداون. ئەو مەقسەدی ئەوەیە وا ناڵێ بەڵام ڕاستیەکان وا نیشان دەکێت کە کورد بە پارەی گرتووە. یعنی باشە بۆچی تۆ زۆر شوێنوار و زۆر مەحافلی دووەری وتی کورد هەوپەیمانێکی باشە لە دژی تەرۆر هەوپەیمانی ئێمەە و ئینسانی باشن ئینسانی شۆڕژگەرن ئێستش ئەو قسە ناکە بۆیە ئینسانی بازرگان هەروایە و بتایبەت بازرگانێکی وەکو ترامپ دیار نییە کە لەگەڵ ئەردوغان چەند بینایەکی لە ئیستانبول بۆ خۆی وەری بگرێت بۆ ئەوەی کە ئەو شتانە بگرێت لەوەنەی چەند باڵەخانەیەکی گرنگ کە وەریە گرتە بێت دیار نییە هەموو لە سیاسەتی ترامپ هیچ دیار نییە. سپاس دەکەم دەتەگەرم و لای بەڕێز ئەگەر میوانەکەمان ئامادە بێت دکتۆر عوسمان زۆر سپاس بۆ بەڕێزشتان. دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانم لە سەرسپێکردنەوە ئۆپەراسیۆنی کە ئێستا تورکیا ئەنجامی داوە یاخود بۆچی دۆخەکە بەوە گەیشت کە ئۆپەراسیۆن ئەنجام درێ ئایا بژاردەی دیکە نەبوو بۆچی تورکیا بژاردەی سەربازی دژی ڕۆژاوی کوردستان بەکاردێنێ؟ پێشێکی سڵاو لە جەنابەت و لە بینەرانت و سڵاوش لە میوانە عەزیزەکەت لە ستۆدیۆ. بەڵێ یعنی خۆی وەزعەکە گەیشتە ئەو حەدەی کەوا ئێستا ئەیبینین ئەمە وەزعێکی زۆر هەستیارە. ئەمە نە لە ساڵحی تورکیایە نە لە ساڵحی کووردە نە لە ساڵحی منطقەکەیە نابێ بگەشتە دایرە. بەڵام من لەیرە ئەمەوێ شتێ بڵێم حەزەکەم لەیرە مقارنەیەک بکەم. ئەو کورد لە 1974 زۆر ئەتیمادیان کردووە سەر ئەمریکا. ئەمریکا با بڵێن شای ئێران ببوورە لەگەڵ سەدامە وەزیری دەرەوەیان لە ئەنقەرە دانیشتبوو قسەیانە کرد ساڵێ پێش بەیانەکە پێش ئەوەی موامەرەی با بڵێن هاوپەیمانی اتفاقی ئازار بکرێت. باشە بۆ قیادەی کوردی نەهاتە خۆی شتێکی نەکرد حتاکو نەبێتە ئەو تووشی ئەو نکوسە نەبێت کە اتفاقی ئازار بوو. بەڕێی من هەماش دەبینم دوایی کورد کە بەیانی اتفاقی ئازار تەوقیعکرا داوای مفاوەزاتی کرد. ئەوە دە ڕۆژی مابوو سەدام وتی بە هیچ جۆرێ مفاوەزات نییە ئەبێت تەسلیمی بێ شەرت و شروط تەسلیم بن. من ئەبینم ستە قیادەی پێدا وەزعێکی هەمان شتی بۆ خۆی خەڵقاندووە. ئەبێ ئەمە ترامپ ساڵێ پێشیستا وتی من لەو منطقەیە سەخت ئیسحا بکەم قواتەکانم دەکێشمەوە. لە هەمان کاتدا یعنی ئێمە باشە ئەزانین ترامپ لە حملەی انتخابی خۆی وتی من ئەو سیاسەتانەی ڕئیس ئەمریکیەکانی پێشوو ناکەم ببمە پۆلیسی عالەم بچم شاڵەکانی ملەتەکان بکەم ڕژێم بگۆڕم. باشە بۆچی قیادەی پێدا ئەمەی نەزانی بۆچی دەیتوانێت عیلازێ بدۆزێت بەدیلێک بدۆزێتەوە بێ ئەوەی گاتە ئەم دەرەزەیە. یعنی ئەوەلەن حەشەکەم شتێک چاک بکەمەوە
ترامپ من بە ئینگلیزی تویتەکەم خوێندەوە ناڵێ بە کورد ئەوەنە پارمان داوە ئەڵێ ئەو شەڕانەی لەو منطقەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پارەیەکی زۆرمان داوە چەکێکی زۆرمان سەر کردووە و ئەڵێ ئەمە کۆتایی نایە لەبەرەوە ئەڵێ من صادقم لەگەڵ ملەتی خۆم کە پێشەوەی بێمە دەسەڵات وتم من ئێمە لەم شەڕانە دەرەچین ئەمە سوودی نییە بۆ ئەمریکا لەبەرەوە و لە سیاسەتی دەولی وایە بەرژەوەندیە مەسەلەی عقیدە و مەبدە نییە لە هەمان شت ئێمە کورد ئەمڕۆ ئەبینم ئەوەی سەر لەوێ گەڕێمەوە اتفاقی ئازار خوا لێ خۆش بوو مەلا مستەفا نامەی نارد بۆ کیسنجەر وتی آخر نابێەوە بکەن لە ملەتی کورد ئێمە دۆستی ئێوە بووین ئێمە ئاوا دژی ڕژێمی سەدام وامان کرد شتوانیە ئەبێت تۆ مەجال نەدەی ئیستیغلال بکرێ اینجا بابێنە یعنی وەکو بڵێ ئەو بژاردانی کە ئێستا هەیە بۆ سەرکردایەتی پێدا یعنی مامۆستا ئەفرینی ئەڵێ ئەمە داوامان کردو مفاوەزات بکرێ لەگەڵ ڕژێمە ئەوەن ئەوە یعنی بەڕاستی مفاوەزاتکردن لەگەڵ هەموو لایەکە شتێکی عملی واقعیە بێ بکرێ و هیچ عیبشیتیانە بەڵام ڕژێم بەعەرەبی شتێکەیە ئەلێ المجرب لا یوجرب ڕژێمێکی فاشستە بە هیچ جۆرێک ئامادە نیە مافی کورد بدە ئیدە نەبێ بەدلایلی ترمان بخواسە یەکێک لەوانە بەشار ئەسەد ئەڵێ ئەفغان بژاردەی دیکە چییە مەسەلەن ئەگەر کورد مەسەلەن داوای لە ڕژێم کردووە پێشتر لەگەڵ بەڵێ فەرموو بەڵێ بەشار ئەسەد وتی سووریا زۆر گچکەیە ئێمە ئۆتۆنۆمی نادەین لە کەس ئیمانمان بە ئۆتۆنۆمیش نییە و هەر جارێک زۆربەی کورد هەر بە هاوڵاتی نازانێت ئیدەنەوە بەدیلەکە نییە بەڕاستی ئێران و رووسیا بە پەیەداڵێن بڕۆ ئەو خەتە خۆی هەر ئێران و رووسیا بە بۆچوونی من پەیەدایان گەیانە ئەم ڕۆژە چونکە من ئاگادارم داودۆڵە سێ جار هینی بان کرد ساڵح موسڵمی بان کرد وتی وەرە ئێمە مشکلەمان نییە لەگەڵ کورد لە سووریا کیانێکی خۆی هەبێ نەناو وڵاتی سووریا بەس بە شەرتی ئێوە دوو شەرتمانەیە ئێوە لەگەڵ سوپای ئازاد بن بۆ ڕوخاندنی ڕژیم و لە هەمە ڕژێم لە هەمان کاتشا وتی ئێوە پەیوەندیتان لەگەڵ پەکەکە ببڕن بەڵام بەڕاستی ئەلەوێ سەرکردایەتی کورد لە تورکیا ببورە لە ڕۆژاوا هەڵەیەکی کرد ئێمە بازی ئەو هەڵەیە دەین آخر پرسیار ئێستا چی من لەگەڵ مۆلابرە لەسەرەوە قسە دەکەین کە بەڕێز و تدەمە لە زیانی تورکیا بۆچی لە زیانەتی لەسەرەوەش قسەکەین کاکۆزان ئەگەر تێبینی کتێبی لە قسەکەین دکتۆرەگەر نابینە سەرەوەی کە ئەو ناوچانەی کە بردومان کراون ئایا ناوچەی سنوورین و ئایا هێزەکانی ئەمریکاشی لێ و ناوچانی کە ئەمڕۆ بردومان کرا پێم خۆشە وەڵامی مامۆستا بدەم دکتۆر بدەم ینی ئەڵێ يعني مفاوضات لەگەڵ ڕژیم نابێ لە بەرەوەی فاشیستە یعنی معارەزە دیموقراتە معارەزە عفرین کۆمکوژی کە لە عفرین دەکات تا ئێستا لە دنیا نەکراوە ڕۆژانە ئەو کۆمکوژی ئەو قەتلی عام و ئەو شت و ئەو ڕەفتاری کە معارەزەی سووری کە لە عفرین دەکات کەسی نەکردووە ئێستاش ئەوەی کە ئێرش دەکات ئێستا ئەم شەو هەر ئەو معارەزایە نەکو ڕژیمە هەر ئەو معارەزایە ئەو کوشتاری ژمارەی کوشتاری کورد کە کوژراوە بەدەستی شەهید بووە بەدەستی ئۆپۆزیسیۆن بەدەستی ڕژیم نەبووە هەموو واقعکە تا ئێستا ڕژیمی سووریا بە تەبەبا و بە تایەرە وەکو معارەزە لە کورد نەداوە هەر فاشستە ڕژیم فاشستە ڕژیم دیکتاتۆرە ڕاستە بەڵام معارەزە فاشیسترە و خراپترە ئەمە ڕاستیکە ئەبێمە قبول بکەن بەڵام ئێستا کی لەسەر حکومە ئێستا کی لەسەر حکومە چی لایەنەکە سەر حکومە ئەمریکا لەگەڵ کێیە کی لە ئومم متحیدە هەیە ڕژیمە کاتی خۆش لێرە سەدام حوسێن کۆمکۆژی کرد 2 ملیۆن ئینسان تێپەڕی کرد لە کوردستان نەهێشت لە ئاخیرەکە جەنابی مام جەلال ڕەوەنشاد و کاک مەسعود بەرزەنی چوون بوو لای سەدام حوسێن مفاوضاتیان کرد یعنی ئەمە لە دیبلۆماسیەت و لە سیاست ئەمە لە بەرژەوەندی میلەتی خۆت بۆ پارێزتنی میلەتی خۆت ئەبێ بکەی
اما ابي اما او يكون تماشا نكل مسألة عشائر ويا اشتكي او اما براي مكشو نابي من الجال او دانشم يا او بكم او شي نابي بوي بمويا مفاوضات ديالوج خراب نية لقال هر لا يكبر بو بارسني جاني خلقي خود پێدوێنانە پێشەوە سەررژێمی سووریا لە وێرشانش پێدەنگە ینی نایەتە پێشەوە بۆ پاراستنی خەڵکی کورد ئێستا ڕژیمی سووریا وتمژی بێ ئیرادە بووە ئاشکرا بووە بئیرادە بووە ئیرادەی هەموو دەستی رووسیادایە ئەمە واقعەکە ئەمەیە وەکو دیکەش بوو پرسیاری ئێوەش مەسەلەی ئێستا کە لە ئەو ئێرشی و ئەو ئالۆژی کە ئەمڕۆ دەرچووە ئەمە زۆر وڵات هەنا بە شێوەیەکی تەنها بە قسە وتیان ئێمە لەگەڵ ئەمانانە بوونمونە بەڵام لە ڕاستیەدا لە پشت پەردە هەمیان ڕازینە بوو لەبەرەوەی تورکیا ئەندامی ناتۆوە یەک دووەم تورکیا بەبێ ناتۆ نەتوانێت یەک بست بێتە بوو خاکی وڵاتێکی دیکە ئەگەر ناتۆ ڕازی نەبێ سێهم ئەو چەکی کە تورکیا بەکارێنێ لە دژی کورد هەموو چەکی ناتۆوە ئەردوغان لە کارخانەی خۆی و باوکی خۆی نەهێنەوە بوو کورد بکوژێ ناتۆوە لە عەفرین چەکی ناتۆ بکارهات لە سەرێکانی ئەمڕۆ چەکی ناتۆ بکارهاتووە کەواتە ئەو وڵاتانە کە ئەڵێن خەتەرە و ئەوە باشیە و باش خراپە و باش نابێ ونا ئەوە هەموو تەنها بە قسەیە پێ دووڕوون ینی لە ژێرەوە لەگەڵ ئۆپراسیۆنەکەن و لەسەرەوەش بەیان نامە دەردەکەن من دڵنیام هەمیان ئەگەر چرێ سەوز بوو تورکیا نیکن ئەردوغان ئەوەندە قەهرامان نییە یعنی ئەردوغان سەرۆکی وڵاتێکیە ئەو وڵاتە وەکو هەموو وڵاتێک ئەبێ بە یاسا بە قانون جموجۆ بکێ بەڵام دیارە بەڕاستیژی ئەمڕۆ ئێمە دەبینن ئەردوغان خزمەتی هەندی وڵاتە کات و ئەو وڵاتانە هەر ئیسلام ناناسن یعنی ئەردوغان هەر ینی لە دژی ئیسلام ئیشتکا بەناوی ئیسلام ئێستا بنمونە باشە ئەو کوردانە لە سەدی نەوت ئیسلامە ئێدێ باشە تۆ چۆن ئەم کوردانە دەکوژی ئەگەر تۆ ئیسلامی بنمونە تۆ لە عەفرین کە ئێستا گواردنی دیموغرافی یعنی تەغییر دیموغرافی دەکات ئێستا ئێدێ باشە ئەمە ئیسلام نین چۆن شتیوا دەکەێت چۆن خەڵکی غۆتا لە دیمەشق هێنێ لە عەفرین نیشتەجێ دەکەێت و خەڵکی عەفرینش دەردەخێ یا ئەبێ پارە بدەن یا ئەبێ ئەو خاکە بکڕن یا ئەبێ لێ نەمینن ئەمە چییە یعنی کەواتە لێرە مەسلەی کە ئێستا ئەمڕۆ ئێمە دەبینن بەداخەوە بەڕاستی ئەردوغان خزمەتی هەندی وڵاتان دکە کە ئەوانەی کە ئێوێن ئاژەوا لە شەرق ئەوسەد بەردەوام بێ یعنی ئەردوغان ئەگەر فعلەن ئەردوغان ئیسلامەتی دەوێ ئەگەر فعلەن ئاشتی دەوێ دەبێ ئەردوغان لەگەڵ کورد ڕێکەوێ لەبەر ئەوەی کورد 25 میلیۆن کورد لای ئەردوغانن هەمیان داوای ئاشتی دەکەن ئەردوغان ئەبێ سەرەتا مافی ئەو کوردانە بدێت نەکوول لە مافی کورد بترسە ئەبێ مافی کورد بدات وەکو چۆن لە هەر شوونەک من بە فکری خۆم ئەڵێم ترسی ئەردوغان لە کورد مەسلەی دەوڵەتی کوردی نییە ترسی ئەردوغان لە کورد لەبەر ئەوەی کورد زۆری نایە لە تورکیا لە داهاتوو مەترسی لەسەر ئەوان هەیە میلەتی تورک هەیە ئەوان دەیەوێن هەر میلەتی کورد بێدەسەڵات بێ بێهێز بێ هەر تشتێک بێ یعنی بوو نمونە ئەگەر با بڵێن باسی پەکەکە دەکات یا باسی پەیەدە دەکات کاکە باشە لە 57 کە جەمەل عەبدولناسر 1 ساعت بە کوردی رادیۆ یا بە کورد بە ڕێگەی مامجەلال بوو باشە ئەو 1 ساعتە تورکیا شەڕی جیهانی خەریک بوو ڕابگەنێ لە دژی جەمەل عەبدولناسر وتی ئەبێ ئەلەی ئەو رادیۆ نەمینێ 1 ساعت بە زمانی کوردی کەواتە مەسەلە پەکەکە نییە مەسەلە پەیەدە نییە مەسەلە یەپەگە نییە سپاس دەکەم دەگەرم وڵات دکتۆر عوسمان گەرم وڵای بەڕێز سەبارەت بەڕێز وتت ئەم هێرشە لە بەرژەوەندی تورکیاش نییە لە بەرژەوەندی کەسیا خودندێک شتیکردنەوە هەیە کە دەڵێن ئەمە بۆ ئەوەیە کە تورکیا بخرێتە داوێکەوە ینی خوێندنەوەشت بۆ ئەمەتی والله بەڵێ من وای بینم چونکە ئەو مساحەیە ئەم شەڕاتیا کرێ تقریبا
400 كيلومتر پانیشی ئەمڕۆ تایاراتی تورکی 30 کیلومتر چوە ژوورەوە بابلێن بە عمقی لەبەرەوە و لە هەمان کاتە لەیرە تقریبا 4 ملیۆن خەڵکێ دووەلی اتحادی ئەوروپی ئەمڕۆ بالئیجماع دژی حکوومەتی ئوردەغانن ئەمە واقعە من لە تورکیا ئەم حقایقاتە ئەڵێم ئەمە واقعە تورکیاش حکوومەتی تورکیاش ئەو شتا ئەزانێت ئەمریکا کۆنگرسی ئەمریکی بە هەردوو هینەکەی باڵەکەی و سێنەت و با بڵێن ڕپرزەنتەتیڤی ئەمریکی هەردوو باڵەکە دژی ئەو قەرارەی ترامپن یعنی ئەم شتە پرسی کورد ئەبێ بە شێوەیەکی ئاشتی هەڵ بکرێت و بە بوچوونی من ئەوەی مامۆستاعافینیە لە زۆر ڕاستە یعنی ئەگە سێری مێژوش بکەن وەختێک دەوڵەتی عوسمانی توانێتی بێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای شەڕی چاڵدێرانە گوای تەحالوفی کردو لەگەڵ کوردە من مامۆستا حەکیم ئەمە دائیمەن بە ئەو دکتۆرە تورکانە و سیاسەتمەدارانە ئەڵێم یعنی کورد دۆستی تورکە مەسیرمانشیەکە ئەبێ بتوانین پێکەوە بژین و مافی کورد لە هەر چوار پارچەکەی ئەمە مافی چارەنووسی شتێکی پیرۆزە هەموو قیەمی دینی و قیەمی اتفاقیاتی هەموو پەیمانی ئومەم متحیدەوەمانە ئیقراری کردووە بەڵام من ئێستا مامۆستا ئافرینی ئەڵێ مفاوەزات کرد من ناڵێم مفاوەزات نابێ بکرێ من ئەڵێم غەڵەت کرا لە وەختی غەڵەت بۆچی لەو کاتەی کەوا پێدا لەگەڵ سوپای بۆ نمونە لەگەڵ سوپای ئەسەدا لەگەڵ میلیشیاتی ئێرانیە لە معارەضەیاندا لە حەلەب بە تایبەتی بۆچی لەو کاتە بۆچی پێش ئەو کاتە داوای شتێکی نەکرد لە ڕژێمی سووری بۆچی ئێستا داواکە ئێمە هەمان ئەو برایانەی لە ڕۆژاوان هەمان غەڵەتی ئێمە ئەکەن لە باشوور ئێمە داوای کەی ڕەفەرەندەممان کردووە کە جێشی شعبی و حکوومەتی مەرکەزی هەموو شتێکی تەواو کردووە لە مووسڵ تەواوی کردووە اینجا ئێمە ئەو هەموو قۆتەکەی ناسن ئەبێ کورد داوای مافی خۆی بکردای لەگەڵ بەغا پێش ئەوەی داعش تەواو بێت پێش ئەوەی ئۆپەراسیۆنی مووسڵ تەواو بێت من ئەڵێم لە هەمان شت ئێستا سووریا لە پەیەدە لە تەسلیم زیاتر بوون تەسلیم بوونێکی بێشەرت و شەرت داواکە چەکەکانە بێت تەسلیمکە و لە هەمان کاتە سووریا بە ئیدارەی و یان بە تەوجیهاتی ئێران واجبێتەوە ئێران بە هیچ جۆرێک لەگەڵەوە نییە کورد مافی ئۆتۆنۆمی یان فدرالیا بێ لە هیچ وڵاتێکە لەبەرەوە یعنی بەڕاستی من ئەبینم وەزعی پێدا زۆرینە بەڵام زەحمەتە بەڵام ئەم شەڕە لە ڕۆژێکی داهاتوو احتیمالە بوارێ یعنی چەند شتێک بگرێت چەند شتێک ڕوو بدات یەکێک لەوانە ئەگەر قوربانی مرۆیی زۆر بێت خەڵکێکی زۆر مهاجر بێ مەجبور بێ شوێنی خۆیان جێبێڵن یان مەدەنی زۆر بمرێ احتیمالە ئەو ئومەم متحیدە قەرارە دەربکە ئەو قەرارە ئەبێتە دەستکەوتێ بۆ کورد ئەتوانێت مفاوەزات بکە ئەو کاتە شەڕەکە بووستێت ئەوە بەدیلێکە بۆ کورد بەڵام من ئێستش ئەگەڕێمەوە ئەڵێم مامۆستا حەکیم ئێمە لەگەڵ تورکیا بێ بژی تۆ ئەگەر ڕژێمی تورکی بەو شێوەیە تەعاملی لەگەڵا بکەی من ئەڵێم بۆچی تەجروبەی هەرێمی کوردستان بە هەمان تەجروبە لە ڕۆژاوا بکەین بە تورکیا چەند ترسێکی مەترسێکی لەسەر ئاسایشی نەتەوەیی با قیادی کوردی ئەو شتە بداتە ئەو مەترسیانە نییە بەڵێ بەزەرەنگە سەرکردەکانی بۆ نمونە هێزەکانی سووریای دموکرات پێش چەند جارێک باسییان لەوە کردووە لە لێدوان ڕۆژنامەوەی دەڵێن تاکو ئێستا ئێمە فشەکێکمان بەڕووی تورکیانە تەقاندووە ینی تورکیا بەو شێوە ئاشتی لەگەڵ دەکرێت ئەزانی یعنی من طبعا نازانم بەس تورکیا لە ئەعلامی خۆیاندا ئەڵێن لە ڕۆژاواوە پێشمە گۆریلات تەدریبە کرێت ئەو چەکەی پیان لەگا چێتە قەندیل دوای دێتە ناو باکوورەوە تا من بەڵگەم نییە حکوومەتی تورکی واڵێ اینجا ئەمە مەترسیەکەیانش هەر ئەوەیەکەوە ئەوان یعنی حکوومەتی منطقەکە هەمووی
ئەترسن کورد شتێکێ بێ چکە لەبەرەوەی کورد لەناو وڵاتی خۆیانە ئەمە هەردوو بۆچوونەکەی تایە بەڵام لە حقیقەتدا ئەبێ ئێستا حکوومەتی بەڵێن لە شەڕەکە لە چەند ڕۆژێکی داهاتوودا شتێ دێت کایەوە ئەلەو کاتەدا من ئەڵێم پێدا ئەبێت ئەو سیاسەی هەیەی ئێستا ئەگەر ماوە و ئەگەرشی هەیە بمێنێتەوە چکە بەو ئاسانیە ناڕوە ڕۆژاوا بەو ئاسانیە تەواو نابێت چکە نە ئەمریکا و تێتی تورکیا بڕۆ هەمووی بکە هیچ دەوڵەتەوە تەنها ئێران کات و چەند دەوڵەتی لەبەرەوە ئەڵێم پێدا ئەبێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان ئەبێ بگەنە نەتیجەیەک لەگەڵ تورکیا ئەمە بەدیلێکە و تورکیاش هیچ بەدیلێکی تری نییە بەڵا سوپاس دەکەم دەگەرم وڵاتکە خۆزان سەبارەت بووی کە ئەمریکا سەر و شوێنە هەیە کە بردومان دەکرێت خۆت ئەوەی کە زۆر ترامپ دەڵێ ئەگەر تورکیا سنوور بۆزێنە ئابوووریەکەی وێران دەکەینە نێو سنوورە کوێ یانەی ئێستا من ڕۆباز دەکە کە مەسەلەن 30 کیلۆمەتر قوڵایی ئاسمانی ڕۆژاوی کوردستان ینی بەزێنراوە لە تورکیاوێن هەر 30 کیلۆمەتر یاخۆ زیاترە پێم وایە ئەمریکا بە هیچ شێوایی نایەوێت تورکیا بڕۆخینە و نا ئابووری تورکیش ناڕۆخینە ئەمە ڕاستیکانێ بۆ لەبەرەوەی تورکیا پۆلیسی ئەمریکایە لە ناوچەکە ئەگەر ئەو پۆلیسا ئەگەر لاواز بکرێت بۆ ئەمریکا باش نییە یعنی معقول نییە ئەمریکا پۆلیسی خۆی بێبەش بکرێت لە موچە و ئەوە معقول نییە ئەمە خەیاڵە من خۆم وەکو وەزانافرێنیش نەکو وەکو کە هەوپەیمانی نیشتمانەوە وەکو وەزانافرێنیش ئەو شتانی کە ئەکرێت قسەی لەسەر ئیعلام هیچ سیقم پێ نییە هیچ بڕوا پێ ناکەم لەبەرەوەی ئەو شتی لە پشت پەردە ئەو گرینگە نەکو ئەو شتی کە لەسەر ئیعلام ئێستا منیش ئێستا قساکەم ئاوا قساکەم و ئەتوانم دنیا بڕۆخین بە قسەکردن بەڵام لە ڕاستیدا ئەو شتی کە بریار ئەدرێت لە پشت پەردە باش ئەوە گرینگە یعنی من ئەو قسانە لەسەر ئەوە دەکەم بۆیە من خۆم ئێستا بڕاستیژی چی کۆنگرەیەکی کە ڕۆژنامەگەری کە ئەوە بێ من گەڵتە دبینم بەرەوەی ئەو کۆنگرەیە ڕاست نییە ئەو کۆنگرە ئیعلامیە بەڵام شتی ڕاستی کە موناقشە کراوە چییە چی لایەنەی سیاسی دەبێت چی دەوڵەت دەبن چ سەر و کۆمار دەبێت چیاوە دەبن ئەو گرنگی کە ئەوەی کە بەس ئێستا ئەمریکا ینی ڕێگەیداوە کە تورکیام و ینی ڕۆژاوی کوردستان داگیر بکات ینی گڵۆپی سەوزی بۆ هەڵکردووە دوور نییە ئەمریکا بڵێ فەرمو و هەموو داگیر بکە و دوای ئەوە ئەمریکا بە بڕیارێکی کەکە دەرکەوە دێ بچە وەکو سەدام حوسێن نهات هەموو کوردستان داگیر نەکردنەوە یەک کە کورد هەموو کوردستان ڕزگار کرد بوو وە نەبوو دوای گوتێن دێ وەرە خۆی ئەمریکا ئەو کاتە گوتی وەرە بە سەدام حوسێن گوتی وەرە بیبە بوو لەبەر ئەوەی لەسەر بەرژەوەندی ئەمریکا مەترسی هەبوو بۆ ئەوەی کە عەرەب و ئەوەنە لێ نەڕەحەت نەبن ئێستش تورکیا پۆلیسی ئەمریکایە لە نەوچەکە ئەم پۆلیسە نابێت نەڕەحەت ببێت لە سەرۆکی خۆی لە ئەمریکا لەو وڵاتی کە بۆ ئیش دەکات بۆیە ئێستا ترامپ ئێوێ ڕازی بکێ ئەو وڵاتە یا هەنێک سەفقەی تیجاری لەگەڵ ئەردوغان کردووە وەکو شەخصیانی لەوەنێ ئەم شتانە بکێ بۆ ئەوەی کە ئیشی خۆی بکە ئەمانای چی ئەمڕۆژ دووبارە لە تویتێکە ترامپ باز دەکە کە لەمە دووبار پرسیارەتی دی لە داعشەکان لە ئەستۆی تورکیایە کە وڵاتانی ئەوروپی وەری ناگرنەوە خۆی بداخەوە ئەمریکاژی زانێ و هەرکەس زانێ ئێستا ئەم ئێرشی تورکیا لە خزمەتی داعش بوو ئەمڕۆ چەندین داعش هەڵهاتن لە کامپی لای بەڵێ ئەوە لە لای شەدادیە و لە لای هۆڵ و لە ئەو شوونەنە هەموو هەڵاتن زۆر شوون سووتاندن با بڵێن 7,000 داعش لەوەیە ئەف 7,000 ئارتێشەکە جێیشەکە باشە معقولە کە 12,000 چەکدارەوەی تریشان ژن و مناڵەوەیە خۆی ئەوەن بچەکدار نین بەڵام ینی داعشن یانێ ئەوە کە هەڵ هاتووە معنای چییە یانێ ینی بۆ یانە ئەو ئێرشی تورکیا لەسەر ڕۆژاوای کوردستان ئێستا لە خزمەتی داعشە بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگرینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی 2 پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. دکتۆر عوسمان گەرم و لای بەڕێز سەبارەت بە ناوچەی دژافرین کە وابەرێ ڕسپەی کۆبوونەوەیکی ئەنجومەنی ئاسایشیش لەبارەی دۆخی ڕۆژاوای کوردستان بەڕێوەچێ پێ دوایە بڕیارێکی لەم شێوەی لێ بکەوێتەوە ناوچەیەکی دژافرین بۆ ڕۆژاوای کوردستان دروست بکرێت؟ خۆی ئەم کۆبوونەوەی بەیانیە دێت بە جێرەی تەڵەبی فەڕەنسا و ئەڵمانیا و بەڵام پێی ناچێت جارێ قەرارێکی واوت ئەوەی دەبان هەموو شتێک هەیە احتیمالات هەیە بەڵام ئەوەی من ئەیبینم لەم قۆناغی شەڕای هێشتا زۆر خوێناوی نەبووە یعنی بۆدێکی ئینسانیەکەی زۆر دیار نیە چێ بێت بەڵام ئەوەی بەیانی دەرەچێت هەر وەکو بەیاناتەکانی حکوومەتەکانی ئەمڕۆیە رووسیا ئەڵێ ئێمە تێگەین لە مەترسیەکانی لە عرفی دیبلۆماسی کە وڵاتێک ئەڵێ ئێمە تێگەین نەتەفاهم وی ئەندرستان یعنی معنای بەڵێ تورکیا حەقیە ئێستا زۆربەی وڵاتان واڵێ قەراری ئیتیحادی ئەوروپی وایوت ئێران وایوت یعنی زۆربەی وڵاتەکان واڵێن رووسیا یعنی زۆر گرنگە وەکو ئاکتەری حتا ئێرانیش واڵێ لەبەرەوە من چێڵێم احتیمالە بەیانەکەی هین داوا بکرێت کە حیمایەی مەدەنی بکرێت پارێزگاری بکرێت لە سیڤیلەکانی منطقەی شەڕ و ئەو شەڕە بووستێت بەڵام بەعزە قەراراتی مەجلیسی ئەمن بۆعدێکی ئیلزامی ئەیە ئەچێتە مادەی حوتەوە بەعزە قەراراتی ناچێت ئەمە بۆعدێکە دوای ئەوەی من بزانم تورکیا بە تایبەتی ئوردوغان سەرۆک ئوردوغان بەڕێز سەرۆک ئوردوغان ئەوە ئەو کەسەنیە جۆ بگرێت لە قەراراتی مەجلیس ئەمن یعنی حتا قەرارێکی وا دەربچێت باوەڕ ناکەم جۆرایی لێ بێت زۆر وڵات شەیە قەراراتی مەجلیس ئەمنەشکێنێ تورکیا پێویستی هەستەکەن لێرە من وەکو ئەبینم معارضە و حکوومەت معدا پارتی گەلانی دیموکراتی هەدەپ هەمووی لەگەڵ ئەو هێرشن لەبەرەوە تورکیا ئەگەر حتا قەرارە دەرچێ پابەندی نابێت بەڵام ئەمە قەراری یەکەمە بێت قەراری دووەمی دوای چەند ڕۆژێت ئەگەر بێت یەپەگە خۆی بگرێت و بتوانێت و مقاومەکات و خەڵکێکی زۆر بکوژێت ئەوە قەرارێکی تر دەرەچێ وەکو بڵێ
يعني منطقەیەکی ئامن بەڵام من ئەو پێشبینیە ناکەم. بەڵێ بەزەی پرەنسیپی مافی مرۆڤ لەکوێ مەسەلەن ئەوان کە بانگەشەی وڵاتانی زلێز مەبەستن بانگەشەی دەکەن، یعنی تا خەڵکێکی زۆر نەکوژرێت پێ وایە بڕیارێکی لێ نادەن؟ بەڵێ ینی خۆی لە زۆر شوێن لە شەڕەکانە مافی مرۆڤ لە علاقاتی دەولی مەمساکن مافی مرۆڤ تەنها وەکو پۆگەندە بەکاردێنێت هیچ بە هیچ زۆرێک لە علاقاتی دەولی مافی مرۆڤ نایەتەکایەوە ئیلا تەرەفێک یان ڕێکخراوێک لە بەرژەوەندی بێ ڕێکخراوێکی دەوڵەتی ئەو مەسەلە ئیفتارە بکە. فەرمەوە لە سووریا نیوەی شعبی سووری مردن و دەرکراون لە عەرزیان چەندەها قەرار دەرچوو هیچ جێبەجێ نەکرا. یعنی لەبەرەوە من ئەڵێم مافی مرۆڤ ئەوە نیە، بەڵکو ئەگەر بێت بەرژەوەندی وڵاتانی ئەقلیمی یان یعنی شتێک ڕوو بدا کەوا زۆر جێگای مەترسی بێ، ئەو کاتە مەجلیسی ئەمن احتیمالە قەرارێک وەربگرێت و هەتا ئەو کاتە احتیمالە تورکیاش چەند شوێنێکە ئەیگرێت. ئەوەی من تێگەشتومە بۆ ئەم شەڕی ئێستا هەرچەندە تورکیا حەزەکە هەموو منطقەکە بگرێت ئەڵێ ئەیکەمە منطقەیەکی بۆ پەناهەندەی عەرەب و پەناهەندەی بالمناسبە 300,000 کوردش هەیە لە تورکیا، پەناهەندەی سووری ئەوانش ئەو ئەڵێ ئێمە هەموویانە بینەوە، ناڵێ ئێمە بەس عەرەب و تورکمانە بینەوە، ئەڵێ هەموویان بینەوە، بەڵام ئەوەی کوردش ئەترسێ لێ هەمە پەرمەشوعچکە کە بیبەنەوە زۆربەی لە منطقەی کوردی داگرێت. اینجا باوا بڵێم ئەوان وا دەڵێن ئەڵێن ئێمە ئەم پەناهەندانە ئەگەڕێنەوە، بەڵام ئەوەی من تێگەشتمە ینی لە ئەعلامی غەربی کە خوێنمەوە لە نوبرەی سەحافەی غەربی و مەسئولانی اتحادی ئەوروپی ئەمریکا بە هەردوو حزبی دیموکرات و جمهوریەوە کۆماریەوە ئەو ئەزمونەی هەیە و ئیسرائیل لە بەرژەوەندیەتی ئەو ڕژێمە ئەو کیانەی ئەو قەواری کە ئێستا لە ڕۆژهەڵاتی فوراتە بمێنێتەوە بە بۆچوونی من ئەگەر تورکیا نەتوانێت بە کاتێکی زۆر کەم ئەو شتەلادا بەڕێی من ئەو قەوارەیە ئەمێنێتەوە، ئیرادەیەکی دەولیەیە ئەبێ بمێنێتەوە. ترامپ ئەمە قەرارێکی شخصی خۆیەتی، بەڵام ئیدارێکی وەکو دام و دەستگا وەکو کۆنگرس وەکو حتا پەنتەگان دژی قەراری ترامپ لەبەرەوە یعنی کورد یان ڕۆژاوا نەسڕاوەتەوە جارێ واقع ماو واحتیماشە بمێنێت. سپاس دەکەم دکتۆر کاکۆزان. سەبارەت بە هێزەکانی ئەمریکا ئێستا لە ڕۆژاوای کوردستان ماون یاخود ئەو شوێنانەی کە بردومان دەکرێت نێوانیشی لێو نزیکە؟ هێزەکانی ئەمریکا وەکو خۆی لوێنە، تەنها ئەو نەوچانەی لەسەر سنوور کە پێشتر ئەمریکا داوە لە هێزەکانی یەپەگە و یەپەژە و هەسە دەکرد کە دەربچن بۆ ئەوەی کە بکن ناوچەی ئارام کە تورکیا ڕازی بکەن، ئەو کاتە هێزە کوردەکان چەند کیلۆمەتریان بە قوڵایی چۆڵ کردبوو؟ خۆی ئەو کاتە تەنها هەندی ناوچەی کە شار و خەڵک تێدا نەبێ ئەو تقریبا نزیکەی 5 کیلومتر 4 کیلومتر هەپەگە و یەپەگە و یەپەژە ئەمانە ئینسحابین کردن بوو نەو ڕۆژاوای کوردستان. بەڵام ئێستا ئەمریکاش لێ دەرچوو، یعنی پێشتر ئەمریکا لە جێگەی یەپەگە نیشتەجێ بوو، ئێستا ئەوەش دەرچوونە. تورکیا ئەو نەوچانەژی تووباران کردووە. ئێستا ئەمریکا وەکو خۆی یعنی ئەمریکا بەس جێگەی خۆی گۆڕی، یعنی نەچووە و ئەمریکا ناچیجی و دەر ناچیجی لەبەرەوەی ناوچەی خۆیەتی بە گوێرەی یاسەکانی جۆن کێری و لاڤارۆڤ کە 2016 سایکیسبیکۆیەکی تازە بە دژی ئیمزا کردن لە نێوان خۆیاندا سووری دوو بەشنیانی. یعنی ئێستا زۆر کەسە ئەڵێ ئەمریکا انسحاب کرد، انسحابی چی؟ ئەمریکا دنیا بڕۆخە انسحاب ناکە، ئەمە ڕاستیکە، بەس ئەمریکا ئێستا یاری دکە ئەبێ کورد لاواز بێ بگووری ئەمریکا بێ. ئەمریکا ئەوەی دەوێت کوردێکی لاواز نە کوردێکی بەهێز، کوردی بەهێز لە بەرامبەری داعش بەهێز کرد، بەڵام داعش نەما کورد لاواز کرد. بۆ ئەمە سیاسەتێکی ئەمریکا و سیاسەتێکی ئەو وڵاتن زەرهێز وانە، یعنی نەهێڵن ئەو کەسێک کە زیرەک و لێهاتی هەر زیرەک و لێهاتی بێت، بەس لە کاتی کە پێویستی پێ هەبوو ئەڵێ با زیرەک بکەم بۆ ئەوەی هاوکاریمە بکات.
بەس بەڕێز وەکو مەسەلەن کوردێکی ڕۆژاوی وەکو ئاپمانیشتیان پێ دوایە هەم رووسی هەم ئەمریکاش لە خیانەتیان لە کوردەکان ڕۆژاوە کردووەیەکیان لە ئافرین ئێستەیەکیان لە ناوچەکانی دیکە کاکە ئەمە پێش بەسەری ئێمە بکەێ بەسەری هەرمی کوردستان کرد ئەمریکا لە سەدا 50 خاکی کوردستان نایە بە عێراق لە دوایی ڕەفەرەندوم یعنی پێش بەسەری ئێمە بکە بەسەری هەرمی کوردستان کرد و ئەو کاتەش ئێمە ئاگادار بوون کە لە داهاتوو دوور نییە بەسەری ئێمەش بکات بەڵام ئێمە ئەوام بە فکری خۆمان بوو کە ئەمریکا هەر بیکە بەڵام بەشێکی بئێکا وەکو مەسەلەی ئافرین یعنی ئافرین رووسیا کرد ڕاستە بەڵام ئەگەر ئەمریکا ڕازی نەبا تورکیا ناتوانێ باتە لەبەرەوەی تورکیا ئەندامی ناتۆوە ئەمە بۆیە پێم وایە لە داهاتوو ئێمە خوێنەرژێنن شەهید دەدەن و زۆر شتی دیکە بەڵام ڕۆژاوای کوردستان ناڕوات وەکو هەرمی کوردستان ڕاستە بەشێک چوو بەڵام ناڕوات هەر ماوە ئێمەش بەشێک ئەڕوا وەکو ئەفرین ڕۆشتووە ئێستا لەوانەیە بەشێک سەریکانی و ئەوانش بڕوە لە بەرچنوور بەڵام هەرمی ڕۆژاوای کوردستان ئەگەڕێتەوە و بەهێزتر بێت و لە داهاتوو مافی گەلی کوردش بدەستێت زۆر باشە بەس قسە لەسەرەوەی ئایا ئێوە دەست پێشخەر نەبوون لە سووریا بەوەی کەوتوێژ لەگەڵ تورکیا بکرێ یعنی و کارەکەی چیە کە ئێوە تەنازولتان نەکردووە ینی بەردەوام لەوێەوە مەسەرەن چەکداری پەکەکە هەبووە ینی بێتەوە بۆ قەندیل و بڕوات بۆ شنگالوان کاکە بە ڕاستی مەخۆم 2013 لە ئافرین بووم ئەو کاتە شەڕێکی گەورە چەکدارەکانی سەر بە تورکیا دژی ئافرین شەڕ دەکردن مخۆم لێ بووم لەوێ لە 15/6/2013 وەفدێکی ڕۆژئاوای کوردستان ئافرین چوو بوو تورکیا بوو دیالۆگ بوو مفاوەضات لەگەڵ تورکیا بوو ئەوەی کە ئێمە ینی باشبوونی نیەتی خۆمان نیشان بکەم بۆ تورکیا ئێمە ئاشتیمان دەوێ ئێمە دراوسە حەقی دراوسە بپارێزن ینی بەڕاستی ڕۆژئاوای کوردستان بە تایبەت ئیدارەی زاتی شەڕی تورکی نەکردووە تا ئێستا تەماشەکە با تورکیا بەڵگایەکی بینە کە لەسەر ئەو نەوچانە یەک فیشەک چووتە بوو تورکیا نەچووە ئێمە شەڕی تورکیامان نەکردووە بەڵام بەداخەوە تورکیا حەز ناکە کیانێکی کوردی لە تانیشتی بێ ئێستا بڕوا بکە هەرمی کوردستان ئەگەر پەکەکە نەبا ئەمریکا دژەیتی هەرمی کوردستان دەکرد وەکو کاتی خۆ پێشتر بەس بەهۆی پەکەکەوە ئەمریکا ئاڵێت و باشی ینی هەرمی کوردستان باشترە لەبەر ئەوەی پەکەکە هەیە بەس پەکەکە نەبێ هەرمی کوردستانش ئەبێ مەترسی بوو ئەبێ جێگەی هەرەشە و ئەمە ڕاستیەکە کە پەکەکە مەترسی بۆ کوردستانیش دروست کردووە بۆی پەکەوە دێهات و شارێران کراوێن دێ بڵێن دێهاتەکان بوورە کاکە زانی چۆن ئێستا تورکیا وەئاکێ تورکیا زانی کە من ئەڵێم پەکەکە نەبە پەکەکە لەبەر ئەوەی پێشتر لە ساڵی هەفتە تورکیا قبول نەکرد نەمر من لە مستەفا لەگەڵ عێراق ڕێکەوێ و ئەو حکمی ذاتی قبول نەکرد تورکیا قبول نەکرد نەکو عێراق قبولی کرد تورکیا قبولی نەکرد یعنی ئەمە سیاسەتی تورکیایە بە هیچ شیوایی مافی گەلی کورد قبول ناکەم بوو منە گوتی هەرمی کوردستان من قبول دەکەم من ڕۆژاوە قبول ناکەم لەبەرەوە ڕۆژاوە گرێدەی پەکەکەیە بەڵام لە کاتی ڕەفەرەندۆم کرا ئەوەی زۆر دژایەتی هەرمی کوردستان کرد هەر تورکیا بوو یعنی ئەمە ئاشکرایە سپاس دەکەم دکتۆر کاتم زۆر کەمەوە سەبارەت بەوەی کە پێدوایە دەبێت چی بکرێ ئاخوت بڵێن ئەو ناوچانە چۆن دەبێن و یاخو ڕۆڵی هێزە کوردەکان ئەوانەیە کە لە دەرەوەن چییە ئەنە کەسە و ئەوانەوە ڕۆڵی هەرێم چییە دەربارەی ئەم دۆ بەبووچوونی من ئەو بەیاناتانی لە حکوومەتی هەرێم دەرچوو لە کاک مەسعود دەرچوو ئەوە هەستێکی کوردایەتیە بەس هەرێم بەڵام بەیانەکان ڕوویان لە ئەمریکا بوونەوە بە تورکیا نا من ئەوە بڵێم مامۆستا یعنی من ئەوە بە هەڵازانم ئەبێ هەرێم ببێتە قووت یعنی احتیفاظ بکە بە مووقفێکی حیادی ئەیتوانی حکوومەتی هەرێم ئەو حەسانەی هەبوو ئەو مەترسیانەی هەبوو بە شێوەیەکی لە پشتی پەردەوە بگەێنێتە ڕووسەکان بگەێنێتە قەنەواتی ئەوروپی و ئەمریکی بەڵام نەک بەو شێوە عەلەنیە بەو شێوە عەلەنیە بەڕای من تورکەکان
وحکوومەتی تورکیا بەوە ناڕەحەتە بێ من ئەبینم بۆ جەنابەت باسی پرسیارەکەکەی دوا ڕۆژ من ئەبینم دوا ڕۆژ ئەگەر بۆ پیانەی کە هەیە لە ڕۆژاوە بتوانێت بمێنێ ئەبێ بێتە تەجروبەیەکی دیموکراسی هەموو کوردەکە ئەنەکە و پێدە و ئەمانە هەمووی ببێتە ڕژێمێکی دیموکراسی و لە هەمان کاتە ئەو عەلاقە باشەی کە هەرێم هەیەی لەگەڵ تورکیا ئەوە بەکاربێنن کە بتوانن جۆرە تێگەشتنیەکە بێ بۆ پێکەوە ژیان لە منطقەکە لەوە زیاتر هیچ حەلێکی ترمان نیە بەداخەوە من دیمەشق بە هیچ زۆرێک بە حەل نازانم هەر وەکو یعنی ئەوە تەجروبە وا پێشانیەدا یعنی ئەمریکا و ئەوروپا ئەتوانن تەسیر بکەن لەسەر تورکیا کە قبولی ئیدارەیەک چی کوردی بکە بەس بە شرتێ بەعزە زەماناتێک بداتە حکوومەتی تورکیا کە ئەمە مەترسی نییە لەسەر ئەمنی قەومی خۆی ئەو تورکیایی مامۆستا باسیەکە کە جاران قبولی کوردیان نەکردووە ئەمانە هەموو منطقەکە جاران حکوومەتەکان قبولی دەوڵەتێکی کوردیان کیانێکی کوردیان نەکردووە بەڵام مستە ئێران مەجبورە تەعامل بکات لەگەڵ ئەم واقع لە هەرێمی کوردستانەوە ئەمڕۆ ئێمە 50-60 قونسڵیەمانەیە بریتانیا ئەمریکا بە هیچ جۆرێ ئامادە نەبوونێکی کورد ببینیم قونسڵیان ناوت سپاس دەکەین کاک کۆزان سەبارەت بە ڕۆڵی هێزە کوردیەکانە کە سەوانەی ڕۆڵێکیان هەیە یاخود حکوومەتی هەرێم لەوەی کە ڕۆڵی خێریان نەبێ ئێمە بڕاستی حکوومەتی هەرێم خۆی بەیانەمەی خۆی ئاشکرا بوو یانی حکوومەتی هەرێم بەسە خۆی ئەبێ زیاتر بێ بڕاستی بەڵام حکوومەتی هەرێمیجی نەچارە هەندی دیبلوماسیەت نزیک ببێت لەبەر ئەوەی با بزان بێ مەسەلە چۆن بێ بەڵام ئێمە داوا دەکەن لە حکوومەتی هەرێم بە ئاوایەکی ئەکتیفانە زیاتر هەوڵ بدە بۆ ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان هاوکاری هەبێ ڕێگە زیاتر هەبێ یعنی ئەمە هەرێمی کوردستان بۆ ئێمە پاڵپشتەوە ئێمەژی بۆ هەرێمی کوردستان پاڵپشتن هەردوو بەش بۆ هەفتە ینی گرینگن ئەنە کەسە ڕۆڵی خراپیان باش خۆی ئەنەکەسە لە ژێر دەستی پارتی دەرچووە ئەنەکەسە تورکیا بڕاستی ئێستا یان هەموونا بەشێک لە ئەنەکەسە ئەوەی کە لە تورکیا ئەوەن بەگوێری تورکیدان بەس بەشی ئەنەکەسەی کە لە هەرێم ئەوەن کێشەیە نییە یعنی ئێمە معاملەمان هەیە ینی لەگەڵ برادرانی ئەنەکەسە ئێمە زۆر ئەو نین یانی بەس هەندێک لە قیەدا کە لە تورکیانە ئەوەن کێشە دروستەکە بەس وەکو ئەوەی کە لە هەرێمی کوردستان دانوستاندنیش هەیە هیچ کێشە نییە ینی چارن و سیناوچە کوردیەکان پێ دوایە دەمێنێتەوە بەرگری دەبێت چۆن یانێ دەمێنێتەوە ئەو میدارەس کە لە ڕۆژاوی کوردستان باڵای ڕۆژاوای کوردستان هەر ئەمینێتەوە و ڕاستە هەندی ناوچە لەوانێ داگیر بکرێت بەڵام ڕۆژاوای کوردستان واقعەکە و هەر ئەمینێتەوە سپاس بۆ بەڕێز هۆزان ئەفرین نوێنەری هاوپەیمانی نیشتیمانی دیموکراتی سووریا لە هەرێم هەروەها دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی ستراتیژی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان